سڵاوی خواتانە بێ قوتابیان خۆشەویست من مامۆستا عەلی باپی ڕوستایی لەگەڵتانە بم لە بابەتێکی نوێ لە یونیتی شەشەم ئەمە لە دوای ئەوەی لە یەکەم بابەت لە یونیتی شەشەم باسی full and reduced relative clause مان کرد ئەوە بابەتی دووەم وێنوێروای clause introduced by وێنوێروای ئینشاءالله ئەمڕۆکە لە بابەتێکی گرنگ لەگەڵتانە بم کەوا ساڵانە پرسیار لێتەوە ئەویش relative clause with extra information یعنی نیمچە ڕستەی پەیوەندی لەگەر زانیاری زیادە کە دەنێن زانیاری زیادە یعنی extra information بابە ئەو بابەتەیە لەگەر full and reduced relative clause چی فەرقەکەی چییە لەگەرەوان ئەمە گوتمان لە لەگەر full relative clause reduced relative clause دەتوانین who which و that بەکاربینین و باسی کۆمە و فاریزەمان نەکردیە و بەڵام لە ئێکسترا ئینفۆرمێشنی هوچ بەکاردێ لێر ذات بەکار ناینین کەواتە لە ئێکسترا ئینفۆرمێشنە کاتێک ذات بەکار هاتبوو بزانە هەڵەیە و دووەمیش لە پێش هوچ و داتەکەی دەبی سەد کۆمەیەک هەبی چکە ساڵی وا هەیە پرسیارەکە هیچ عیبی نیە تەنها کۆمەیەکی نەکردیە یعنی فارزەیەکی نەکردی هەڵەیە کەواتە لا full و reduce relative clause باسی کۆمەمان نەکرد بەڵام لە extra information باسی کۆمەی ئەکەین کەوا زۆر مهمە و نابی لەگەری نەبی و ذات شێگە لەگەردا بوو هەڵەیە ئەوجا دوو شێوازمان هەیە شێوازی خێرامان هەیە شێوازی خێرا کووە هەر کاتێک پێناسەی کەسی کردبوو تێبینێک تا دەمی بە شێوازی خێرا کۆ لە ئیمتیحانی مەسەلەکە پرسیارەکە بە ئازری هاتووە هەر کاتێک پێناسەی کەسی کرد فاریزە هەبوو لەگەر هووی دانا لە ناو ڕستەکەی ئەوە ڕاستەچی لێدەی ئەگەر دیتمان پێناسەی شت یان حیواناتەچی کرد فارزەیەکمان هەبوو و وچی لەگەر دانا دیسان ئەوەش ڕاستە کەواتە ئێستا ئەو دووە ڕاستە ماعەدا ئەوەی دیکە بە هەموو شێوازێک کە غەڵەتە بۆ نمونە پێناسەی کەسی کرد هووی دانا بەڵام لە ئێکسترا ئینفۆرمێشن تەبعاً دیسە ئەو غەڵەتە لۆ دەڵێ مامۆستا چووکە هوو لۆ کەسێتەوە بەڵام فارزەی دانەنایە ویان ئەگەر پێناسەی شتی کرد وچی دانا دیسان هەڵەیە لۆ چووکە دیسان فارزە نییە ئەو جارێ ئەگەر پێناسەی کەسی کرد فاریزەش هەبوو بەڵام ئەو جارە وچی دانا ئەوەش هەڵەیە لۆ چکە گوتمان لەگەر کەسی وش بەکار نایە هوو بەکاردێ ئەگەر فارزەشمان هەبی ئەو جارێگە پێناسەی شتی کرد فارێزەشمان هەبوو لەگەڵ هووی دیسان ئەوەش هەڵەیە چکە گوتمان شت وش بەکاردێ هوو بەکار نایە و لە هەردوو حالەتەکان ئەگەر ذات بەکار هات ذات ئەگەر فارزە هەبی و نەبی لە بابەتی ئێکسترا ئینفۆرمێشن ئەو هەڵەیە دەتوانێت ئەوە لە خۆت بکەیت تێبینی ئەوە بە شێوازێکی خێرایە لە چ بابەتێک لە بابەتی ئێکسترا ئینفۆرمێشن ئاگادار بن ئەوە شێوازێک شێوازی دووەمیشمان بە یاسایە ئەگەر دوو ڕستەمان لۆ هاتەوە دوو ڕستە هاتۆ لە ئیمتیحانی پرسیارێکی لۆ هاتووە دوو ڕستە بوو گوتی بیکە ئێکسترا ئینفۆرمێشن ئەو دەبێتە ماشی هەردوو ڕستەکان بکەین ئایا بکەری هەردوو ڕستەکەمان وەکو یەکە یان جیاوازە ئەگەر وەکو یەک بوو بە شێوازێک حەلەکەین ئەگەر بکەری ڕستەکانیش جیاواز بوو بە شێوازەکە حەل دەکەین ئێستا چاوتان لەسەر بابەتەکەی بی بۆ نمونە ئێستا بابەتی relative clause with extra information ئێستا تەماشا بکەن کە دەڵێن ئێکسترا ئەو بابەتە ئاگادار بن بۆی دەناسینەوە مەوزوعەکەمان بە ناوی ئێکسترا ئینفۆرمێشن یعنی زانیاری زیادە هەر کاتێک ئەو ئێکسترا دیت ئەو شەرحیاتی تازە باسم کرد لە خۆ دەسەر تەطبیقەکەی نووسیتمان چەند بۆ ئەم بابەتە نابێ ذات بەکاربهێنین تەنها بۆ کەس هوو لەگەر ئەو فاریزەیە و بۆ شتیش فاریزە لەگەر وش بەکاردەین فاریزە واتە وێرگوڵ و لە پێشیان زیادەکەین ئێستا بابین ئەگەر هاتوو بکەری دوو ڕستەمان وەکو یەک بوو تەماشاکەن ئێستا بەخۆی ڕستە لە چ بێگرێت ڕستە گوتمان لە سەبجێکت و ڤێرب و کۆمپلیمنت بەکاردێ ئەو ڕستەی یەکەم ڕستەی دووەمیش سەبجێکت ڤێرب کۆمپلیمنت ئەو ڕستەی دووەم ئێستا ئەگەر ڕستەکە تەبعاً بەوەیە ئەگەر دیتمان بکەری یەکەم و بکەری دووەم وەکو یەک بوون کە دەڵێن وەکو یەک یعنی چییە مەسەڵەن لێرە گوتی محەممەد لێرە گوتی هی لێرە گوتی لەیلا لێرە گوتی شی لێرە گوتی ستیودنتس یان پلەیرز گوتی ذەی یانە گوتی کۆمپیوتەرز دیسان لێرە گوتی ذەی چکە گوتمان ذەی لۆ چ بەکاردێ ذەی دەتوانین لۆ کۆی بە گیان و بێگیان بەکاربینین یعنی ذەیەکە لە هەردووکان بەکاردێ بەڵام ئەگەر تاک بوو لۆ شتێکی بێگیان ئیت بەکاردێنین
بۆ نمونە ئێستا ئەگوتمان ئەگەر بکەری دووڕستەمان وەکو یەک بوو چۆن دەتوانین حەل بکەین ئەوە دووڕستەدایەت و مامۆستا لە ئیمتیحانی دووڕستت هاتووە تەماشای بکەرەکانمان کرد بکەرەکان هەردووک وەچی یەکە کە بکەرەکانمان وەچی یەک بوو دەڵێ مامۆستا ڕستەی دووەم دێتە ڕستەی یەکەم و ڕستەی یەکەمش دەبێتە ڕستەی دووەم هەر وەکو بیرکاری ڕاستەوانە و پێچەوانە ڕستەی یەکەم دێتە ڕستەی دووەم دێتە یەکەم یەکەمیش دێتە دووەم بەڵام بە گۆڕانکاریەوە گۆڕانکاریەکان چییە ئێستا باسەکەین شێوازەکەی کووە باشە دەڵێ Bell invented many useful things ئێستا ئەوە گرهام بێڵە تەبعاً بێڵ ناوی کەسە باشە دوای گوتی he moved from Scotland to America چی بەکارهێنایە هی بەکارهێنایە کەواتە بێڵ یعنی چی یعنی هی چ برین هی چ برین بێڵ فەرقی نییە کەواتە بکەری دووڕستە من وەکو یەکە مادەم بکەری دووڕستە وەچی یەکە گەر مامۆستا پێی گوتی بیکە ئێکسترا ئینفۆرمێشن ڕستەی دووەم دەینە یەکەمیش دەینە دووەم بە گۆڕانکاریەوە ئاگادار بە دیاڵە ئێستا مە چ برین هی چ برین بێڵ هیچ فەرقی نییە بەس وا باشتر دائیمەن ناوەکەی بنووسی لە جیاتی ڕاناوی چونکە ئێستا گوتمان بێڵ ئەگەر بشرین هی مشکلەمان نییە بەڵام کە دەڵێن هی نادیارە بەڵام کە گوتمان بێڵ کەسەکەیە باشە گوتمان ڕستەی دووەم دەینە یەکەم بێڵ لە جیاتی هیانە بێڵ کۆمە لەبەرەوەی کەسە چ بەکاردەینین هومان بەکارهێنا ئاگدار بە نابی داد بەکار بێ نابی و چیش بەکار بێ دیاڵە نووسیمانەوە ئەوە لە بێڵ یان ئەوە هیمان نووسیوە فاریزە و ئەوەی دەنووسینەوە moved from Scotland to America هەتا ئێرە تەواو بووین کە گەیشتینە ئەو نقطەیەی دەکەینە چ دەکەینە کۆمە ئاگدار بێ یعنی کەواتە ئەو ڕستەیە کە بکەرەکەمان بکەری دووڕستەوەکی یەک بوو دوو کۆمەی تێدایە کۆمەی یەکەم لە دوای سەبجێکت و وەکەیە ئیدیش لە دوای ڕستەی دووەمە کەواتە دەینەوە سەر ڕستەی یەکەم لە دوای ڕستەی یەکەم ئێستا چمانەیە Bell invented many useful things لەبەرەوەی لێرە هومان زیاد کردبوو لەو ڕستەی یەکەم کەواتە ئەو بێڵەی تەرکەکەین چماوە invented many useful things کەی وەچ خۆ دەنووسیوە ئەگەر بکەری دوو ڕستە وەکو یەک بوو باشە ئەدیگە ئەو جارەی بکەری دوو ڕستەمان جیاواز بوو ئاسانترە بکەری دوو ڕستە جیاواز و مەسەن لە یەکەم گوتی هی لەولای گوتی شی لەولای باسی شتێکی بێجیانی کرد بوو مەسەن شتێکی بەجیان مەسەن the manager لەولای گوت کۆمپیوتەرس ئەوانە شتەکان وەچی یەک نیگە ئەگەر ئەو یەک نەبوو ڕستەی یەکەم وەکو خۆی دەینە خوارێ کە گەیشتێن نقطەکەی دەکەینە فاریزە حەسەب بکەری دووەم کەس بوو دەرێن و شت بوو دەرێن وچ ذاتیش گوتمان بەکار نایە باشە ئێستا بابین پرسیارەکەی تەماشا بکەین یاساکەمان بەو شێوازەی نووسە گوتمان ئەگەر بکەری دوو ڕستە وەکو یەک بووها ڕستەی یەکەم وچ خۆ دەنووسیەوە و ڕستەی لە دوای کە بگەیشتە نقطە فاریزەی دانێ کەس بوو هووە ئەگەر شتیش بوو وچە ڤێربی دووەم کۆمپلیتی دووەم بۆ نمونە دەڵێن چێ The World Wide Web ئەوە World Wide Web یعنی CW یەکەیە www ئەو CW شتێکی بێجیانە was invented by Tim Berners-Lee هی تەماشا ئەوە شتێکی بێجیانە ئەوە بە گیانە هی بەکاراتیە کەواتە مادەم بکەری دوو ڕستەمان وەکو جیاوازە ڕستەی یەکەم وەک خۆ دەینە خوارێ The World Wide Web was invented by Tim Berners-Lee ڕستەی یەکەم وەک خۆمان نووسیوە گۆڕانکاریمان نەکرد گەیشتینە ئەو نقطەیە کە گەیشتین نقطەکەی دەکەینە فاریزە کە کرمانە فاریزە یەکسەر تەماشای بکەری ڕستەی دووەم بکە ئەگەر کەس بوو لە جیاتی وەی یەکسەر دەنووسین هوو ئەگەر شتبایە لە جیاتیوی دەمانگوت وچ ئەوی کەشوی خۆ دەنووسیەوە was working in Geneva ئەوە بەو شێوازێ ئەگەر بکەری دووڕستەمان جیاواز بوو یانە بکەری دووڕستە وەکو یەک بوو ئێستا دێنە سەر شێوازی پرسیارەکان لە ئیمتیحانی بزانین کو هاتینەوە بابا ئەو شێوازی تازە باسمان کرد لە ئاکتیڤیتی بووکت لە یونیتی شەشەم شش پرسیاری زۆر مهمی تێدایە ئەو شش پرسیاران لە خۆت متابعە کۆ تەماشا بکە هەندێک بکەریان وەکو یەکە هەندێک بکەریان جیاوازە ئەو شش پرسیاران لە خۆت حەل بکە و بە سەتاسەتی هیچ کێشەت لێ نامینی ئەو جارێ لە بە شێوازی هەڵبژاردن دەڵێ find the wrong one out ئێستا ئەمە نازانین ئەو بابەتەیە چییە بەس گوتیتی وەڵامی هەڵە هەڵبژێرە باشە لەو هەفت هەشت یونتێک کە باسمان کردیە نازانین چ بابەتەکە بەڵام لە هەڵبژاردنەکەی یەکسەر بۆ مامەدەرەکەوی چ بابەتەکە دەڵێ وەڵامی هەڵا ئێستا کام لەمانە هەڵەی هەڵەبژێرین ئازاد قادر فاریزە هو کۆمە ئازاد قادر کەسە فاریزەی بەکارینە لەگەر هووی
گوتمان هەر کاتێک بەو شێوازەی بود و فارزەی دەکەوتە ناوەیە کەواتە هیچ کێشەیەکی نییە ئەوە ڕاستە ئەوە ئێکسترا ئینفۆرم ڕێتە کردوێت ئێکسترا ئینفۆرمێشنە لۆ چونکە پێناسەی کەسی کردیە فارزە و هوو هەیە دووەم this person is from Kurdistan کۆمە وچ باشە کوردستان شوێنە فارزەیشی بەکارهێنا لە دوو شوێنەکەش وچی دانا کەواتە ئەوەش وەڵامەکەی ئەوەش ڕاستە ئەو جارێ کوردستان کۆمە وچ کوردستان شوێنە فارزە وچی بەکارهێنا کەواتە ئەوەش ڕاستە ئەمەش وەڵامی چمان دەوێت وەڵامی هەڵەمان دەوێت ئەوە هەڵەیە کەواتە لە وەڵامی ئەو پرسیارە دەبی دی هەڵبژێرین تەنها دیەکە هەڵەیە ئەوەش پرسیارێک کە دەرێت choose the correct rate of course ئەو جارەی وەڵامی ڕاستمان دەوێت بە عەکسی وەی ئەو وەڵامی هەڵەمان ویست بەڵام لێرە وەڵامی ڕاستمان دەوێت دەڵێت they are the people کۆما وچ people خەڵکە تەواوە کۆمەشی دانایە بەڵام لەگەر people وچ بەکار نایە ئەچی بەکاردەینین هوو بەکاردەین ئەو جارەی people و هووی دانایە بەڵام کۆمەی تێدانە ئەگەر ناتەواو بوو دیسان ئەوەش هەڵەیە دیەکە دەرێت these are the boys that گوتمان that بە هیچ شێوەیەک لە بابەتی extra information بەکار ناینین ئەگەر کۆمەی تێدا هەبوو یان تێدا نەبوو کەواتە وەڵامە ڕاستەکەمان سیە بەدڵنیاییەوە بابەت زیاتر دڵنابین دەرێت the people خەڵکە کۆمەی دانایە لەگەر خەڵکی چ بەکاردەی هوو بەکاردەی کەواتە وەڵامەکەمان ڕاستە لە وەڵامی چ هەر ببژێرین کەواتە سی وەڵامە ڕاستەکەیە یەک دوو پرسیاری کەشمان مایە ئەوانش حەلەکەین choose the correct rate of close with extra information ئەمە گوتمان بابەتی ئێکسترامان هەیە مادەم بابەتەکەمان extra informationە وەڵامی ڕاستیشی دەوێت دەرێت Bell invented many useful things who تەماشەی هووی هەیە فارزەشی دانە نایە کەواتە ئەوە غەڵەتە Bell that گوتمان that بە هەموو نەوعەک نابی فارزەی هەبی و نەبی بەکار نایە Bell وچ Bell ناوی کەسە فارزەی هەیە بەڵام وچی لەگەر بەکار نایە هووی لەگە بەکاردێ وەڵامە ڕاستەکەمان چییە سیە کومان زانی دەرێ Bell کەسە فارزەشی دانە لەگەر هووی کەواتە وەڵامە ڕاستەکەمان بەدڵنیاییەوە وەڵامی سی ڕاستە چارم دەڵێت choose the correct دیسان وەڵامی چێ relative clause with extra information وەڵامی گوتمان چمان دەوێ ئێکسترا بابەتی زانیاری زیادە the old books کتابە لەگەر کتابی فارزاتی بەڵام وچ بەکارنایە غەڵەتە he was the one that ذاتی بەکارهێنایە گوتمان بە هیچ شێوازێک ذات بەکارنایە none of them جارێ نازانین بەڵام پرۆفیسەر جاک ناوی کەسە هووی بەکارهێنا لەگەر هوو کەواتە وەڵامە ڕەکەمان ڕاستە سی دیەکەش هەڵەیە کۆتا پرسیارمان هەیە لە ئەویش پرسیاری پێنجەم دەڵێت دەرێ ئەپووەمان کۆمە هوومان کەسە فارزە و هووشی لەگەر بەکارهێنا ئێستا یەکسەر پێ دەڵێ ئەو ڕستەیە ناویتت زۆر ڕستەیەکە دەرێ had only one piece of brotherty was walking past around دەڵێت ئەوە لە 2020 هاتبوو دەرێ which type of clause is used in this sentence دەرێت چ جۆرە کلۆزێک بەکارهاتی ئایا full relative clause reduce relative clause یانە extra information ئەمە گوتمان لەبەر ئەوەی هەر کاتێک ناوی کەس یا ناوی شت هاتبوو فارزە و هوچ هاتبوو ئەو پێ دەگوترێت extra information کەواتە دەرێ reduce relative clause دەرێ نەخێر چکە لە reduce و لە full باسی کۆمەمان نەکردیە دەرێ conditional clause سەیە دەڵێن نەخێر full relative clause with extra information ئەمە full relative clause مان هەیە بەتەنێ extra information بەتەنەیە دوو مەوزوعن کەواتە ئێستا دوو مەوزوعی لێکدایە ئەوەش هەڵەیە وەڵامە ڕاستەکەمان چییە the relative clause with extra information ئەوە وەڵامە ڕاستەکەیە یونەتی شەشەمیش بابەتی سێیەممان تەواو کرد کە لە بابەتی چی زۆر مهم extra information ساڵانە پرسیار لێ دێتەوە کۆتا بابەتمان ئینشاءالله پێرپسە چاوتان لەسەر ڤیدیۆکان بی تاوەکو یونەتی شەشەمیش کۆتایی پێدەینین تاوەکو ڤیدیۆیەکی تر و وانەیەکی تر بەخواتان دەسپێرن خواتان لەگەڵ